هەندێک جار کەسانێک دەبینین بە هۆکارێکی دڵخۆش پێ دەکەنین. ئێمەش بە سیرکردنیان خۆشێک دێ بە دڵماندا و زەردەیەک دێ بە ڕوخسارماندا لەگەڵ کەسەکە دەست بە پێکەنی دەکەین بێ ئەوەی هۆکارەکەی بزانین. بۆی پێغەمبەری عەزیز و نازدارمان درودی خوای لێبێ دەفەرمێ تەبەسسوموکە فی وەجهی ئەخیکە سەدەقە. زەردەخەنە بە ڕووی برایەکەت چاکەیە. بە شێوەیەکی سادە لە ڕووی زانستیەوە تێدەگەین زەردەخەنە کردەیەکی فسیۆلۆژی ڕوخساری مرۆڤە کە خوای گەورە ماسوولکانی ڕوخساری مرۆڤی وا خوڵقاندووە کە زەردەخەنە دەکاتە سەرچاوەی جوانەیەکی ئەفسونایی بۆ ڕوخساری مرۆڤ و لە هەمان کاتیدا هەستێکی سەرسوڕەهێنەر و دەروونێکی ئارامی پێدەبەخشێ. بۆیە زەردەخەنە سەرچاوەی دڵخۆشبوونمانە و پێویستە تۆی زەردەخەنە لە ناو تاکی هەرێک لە ناخی مرۆڤەکاندا بچێندرێ. بابیرمان نەچێ زەردەخەنە زمانی ئاماژەی جەستەیە بێ جیاوازی لە نێوان هەر ڕنگ و ڕەگەز و زمان و نەژادێ بۆ گەیاندی پەیامی سۆز و خۆشەویستی و گرنگی پێدانە. بۆیە با زەردەخەنە بکەینە هەوێنی دەوکردنی پەیوەندیەکانی نێوانمان و مانەوەی خۆشەویستی و کلیلی سەرکەوتنی هەنگاوەکانی ژیانمان و بڕینی ناڕەحەتیەکان. بۆیە لە هەردوو ناڕەحەت و سەختێکی ژیاندا بۆ ساتێ بوەستە و زەردەخەنێک بڕ و ڕوخساری ژیانتەوە بکە چونکە ناڕەحەتیەکان کاتین و تێدەپەڕن بەڵام هەرگیز نەکەی. زەردەخەنە لە ڕووی ڕوخساری میهرەبانیتەوە بتۆرێنی بۆ دەروونێکی تەندروست بۆ ڕوخسارێکی گەشتر بۆ زیادکردن چاکیەک لە چاکانی تەمەنت بۆ خستنە خۆشی دڵی بەرامبەرت با هەمیشە خەندە میوانی لێوەکانت بێت.